لە مێژووی شارستانێتی ئیسلامی وەروە لە مێژووی دەرکەوتنیانی پیرۆزی ئیسلام تقریبا سبەینە بێتە 1445 ساڵ بەر لە سی تەمەن وەکو دەستنیشان کراوە بە ساڵیادی کۆچی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ لە شاری مەککەوە بۆ شاری مەدینە. باس لەو گۆڕانکاریانەکەین کە لە دوای ئەم کۆچەوە ڕوویاندا و ئێمەی شوێنکەوتووی ئەو پەیامە چۆن لە فەلسەفەی و هەروەها لە کاریگەری و وانەکانی ئەو کۆچە تێبگەین لە کاتێکدا کاتێک ئێمە وشەی کۆچە بیستین ڕەنگە چەندین جۆر کۆچە بێت چەندین جۆر خوێندنەوە بێ بەڵام ئەمڕۆ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عادل شێخانی مامۆستای زانکۆ باس لە کۆچی پەیامبەری ئیسلامەکەین. دکتۆریان زۆر بەخێر بێن. پەیامبەری ئیسلام 1445 ساڵ بەر لە سی تەمەن لە شاری مەکەی بەجێ هەست بۆ مەدینە. کۆچەکەی پەیامبەر ناوی ئەنرێ بە چ کۆچێک؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. هەڵبەت ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە لە مێژووی ئیسلامە و وەرچەرخانێکی گەورەیە لە مێژووی ئیسلام بەتایبەت و مێژووی مرۆڤایەتی بەگشتی. ئەو ڕۆژەیە کە پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام ماڵاوای ئەکات لە شاری مەککەی پیرۆز بە چاوێکی پڕلەگریانەوە و دەڵێت وەڵڵاهی تۆ خۆشەویستترین شوێنی لای من وەگەر قەومەکەم دەریان نەکردمایە ئێرەم بەجێ نەئێهێشت. ئەو ڕۆژە کە خوای پەروەردگارە فەرمێت إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا. کۆچ لە ڕووی زمانەوانیوە واتە بەجێهێشتن و دوورکەوتنەوە و کەناگیربوون و ئینعیزالکردن لە شتێک. لەوێشتا پێغەمبەری عەزیز عەلەیهی سەڵات وەسەلام هەروەکو چۆن پێشتر بە فیکر و بە ڕۆح و بە عەقیدە و معتەقەد و بیر و باوەڕ بە هەموو شێوەیەک جیابوو بۆ لە کوفر و ئیعلانی عەقیدە و بیر و باوەڕ و منهەجی خۆی کردبوو. لەوێدا بەلاشەش ئەو شوێنە جێ ئەهێڵێت و کۆچەک هات لە دارالکوفرەوە کە مەککەیە هەرچەندە مەککە پیرۆزترین شوێنە لەسەر زەویە و ڕووگەی موسڵمانانە و ئەو ماڵێک کە خوای گەورە دروستی کردووە سەردەستی ئیبراهیم پێغەمبەر بەڵام کاتێکە پڕەبێت لە بتپەرستی و ڕێباز و منهەج و سیستەمی ئەو وڵاتەوە ئەو شارە بێتە سیستەمێکی جاهیلی خوای پەروەردگار فەرمانەکە بە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام کە کۆچ بکات بۆ دارێک بۆ خانەیەک بۆ نیشتیمانێک ئەو نیشتیمانە کە تێیدا مسلمان بەسەربەرزی هەڵەسێت بەجێبەجێکردنی ئەو دروشمانەی کە خوای پەروەردگار لەسەری فەرز کردووە. کۆچ گەورەترین ڕووداوە چونکە بە ئێمە مسلمان ئەڵێت کە ئێمە مسلمان پەیوەست نین نە بە خاکەوە نە بە وڵاتەوە نە بە خەزم کەسەوە و لە بینی ئێمە و کوفرە لە بینی ئێمە و بێباوەڕیە لە بینی ئێمە و علمانیەتە لە بینی ئێمە و دژایەتیکردنی خۆیە هیچ خاڵێکی هاوبەش و هیچ بەرژەوەندەیەکی هاوبەش و هیچ پەیوەندێکی هاوبەش نییە. هیچ چارەنووسێکی هاوبەش نییە چونکە چارەنووسی ئێمە بەویستی خوای پەروەردگار بۆ بەهەشتە بەڵام چارەنووسی بێباوەڕان بەویستی خوای پەروەردگار بۆ دۆزەخە. زۆر باش کاک دکتۆریاوەی کە گرنگە تاکی موسڵمان چۆن لەم کۆچە تێبگات چۆن بیری لێ بکاتەوە یعنی چۆن لە حیکمەتەکانی تێبگات. ئیسلام ئەو ئاینە بەرزەیە کە 500 سەدە لەمەوە پێش هاتووە و خوای گەورە خۆی دەزانێت دوای ئێمە چەند سەدەی ترش بەردەوامە بێت. ئەو ئاینەیە کە هاتووە بۆ مرۆڤایەتی هەبوو هەتا بۆ تا ڕۆژی دوایی بۆیە وانە و دەرس و پەندەکانی هیجرەت و هەموو بوارەکانی ئیسلامە و هەموو ڕەهەندێکی ئیسلامە تەواو نابێت. لەوانەیە بەڵام سەدها زانا و هەزاران بانخواز و نووسەر و ئەدیب قەڵەمی خۆیان تاوداوە لە باسکردنی پەندەکانی هیجرەت بەڵام هێشتان زۆری ماوە بگەینە ڕەهەندەکانی ئەم کۆچە. ئەو ئێمە باسی ئەەکەین تەنها خاڵێکە یاخود بڵێن دڵۆپەیەکە لە دەریایەک. هیجرەت ئێمەی موسڵمان فێرەکات کە بە هیچ شێوەیەک هیچ پەیوەستیەکمان نییە بە هیچ شتێکەوە بۆیە خوای پەروەردگار کاتێکە باسی ڕوودا و چیرۆکی هیجرەتەکە لە قورئانی پیرۆز لە سوەتی تەوبەیە ئاياتی پێش باسکردنی هیجرەت خوای گەورە ئەفەرمێ يا أيها الذين آمنوا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله ثاقلتم إلى الأرض أرضيتم بالحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل. ئەمڕۆژ لام وایە گەورەترین خاڵ کە بۆ ئەم سەردەمەی ئێمە سوودی لێوەرئەگرین ئەوەیە کە ئێمە موسڵمان پێوەست نەبین بە مادەوە پێوەست نەبین بە پارەوە پێوەست نەبین بە سەرۆت و سامانەوە وڵات و پارە و پێگا بۆی ئەبین چەند نمونەیەکی بەرزمان هەیە کە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن ماڵی خۆیان بەجێهێشتووە. بازرگانێکی وەکو سوایبی ڕۆمی
ئەهموو پار و مڵکی هەیە کاتێک کە ڕێگەی لێ ئەگرن و پێڵێن ئەتەیتەنا سوعلوکە لا مالە لەک تۆ هاتی بۆ لای ئێمە ئەی سوهەیبی ڕۆمی کەسێکی گەدا و هەژار و لێقۆما بوو ئێستا خاوەنی پارە و پێگە و بازرگان و بە زمانی ئەمڕۆ بزە زمانێکی گەورەیت چۆن ێڵین بڕۆی وتی ئایا ڕێگا مەدەن ئەگەر بڵێم هەچی پارە و مڵکم بۆ ئێوە بەزرم بدەن بچم بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڵێ بەڵکو پێیان سیر بوو کە چۆن ئەم کابرایە ئامادەیە لە مێژووی ژیانیە هەرچی پارێکی کۆ کردوێتەوە هەچی سەرۆت و سامانێکی هەیە هەمووی بدا بەس ڕێگای بدەن بچێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتان بەڵێ گوتی بڕۆن لە فڵان شوێنە تەمان مسلمان ڕاستگۆیە هەمیشە بۆیە هیچ نیان بابەت گرین بە بارمتە یان شایەت بکەم دەوتی بڕۆن لە فڵان شوێن لە ماڵەکەی خۆمە هەچی ئاڵتۆن و زی و پارە و پوڵم هەیە بچم بیبن بۆیە کە گەیشتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم شتەی بۆ جێڕایە فەرمی ڕەبیح البەیع ئەبا یەحیا بەڕاستی تۆ لەو کردن و فرۆشتنەیە زۆر سەرکەوتوو بیت و قازانجمەند بوویت لە پێناوی خوای پەروەردگارە ئامادە بوویت هەچی ماڵ و سەروەتی خۆت هەیە بەجێ بێڵی ئەو بەکر سدیق کە هاوڕێی پێغەمبەری خوا بوو کەو کاتی کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەلاتو وسەلام پێیوت تۆ هاوڕێی سەفەری منی کە لەگەڵ منایی ئەبوو بەکر فرمێسک بە چاوەکانی هاتە خوارێ عایشە منداڵ بۆ کاتە ئەڵێ کاتێک کە بینیم باوکم یەکەم جار لە ژیانمە ببینم کەسێ لە خۆشییا بگری پێشتر بینی بم کەس لە خەم و پەژارێ ئەگری بەڵام نەمبینی بوو لە ژیانمە لە خۆشی ئەوەی کە ئەبوو بەکر سدیق کە خۆشەویست و هاودەمی پێغەمبەری نازدار و عەلەیهی سەلاتو وسەلام هەمیشە و وەلەو ڕوودا و گەورەیەشە خوای گەورە ئەوی هەڵبژاردووە بە هاوڕێی پێغەمبەری خوا ئەویش چی پێ بۆ لە پارەکانی هەمووی هەڵگرتو لەگەڵ خۆیە بۆی لە ڕێگایە پێویستیان بەیج نەبێت بۆیە ئەبین کاتێککە باوکی دێت چاوەکانی چۆر بۆ کاتە بە ئەسماڵیان باوکە ئێوەی چی بۆتان بەتەنێشتۆ لە باوە کۆمەڵێک بەرد و ئەو شتانە ئەهێنێت دای پۆشیاڵە باوەوەتە هەموو ئاڵتۆن و زی بەجێ هێشتوین لە کاتێک ئەبوو بەکر هەچی هەبوو لەگەڵ خۆیان بردوێتی بۆیە ئەبینین ئێمەی مسلمان ئەوەی کە وای لێ کردوین بەرامبەر بە کوفر زەلیل بین و بێعیزەت بین ئەوەیە کە زۆر پەیوەستین بە دنیاوە بەڵام هیجرەت بە ئێمە ئەڵێت ئێمە نابێ پەیوەستین بە هیچ شتێکەوە ئێمە لەم ژیانەیە کاتین بۆی خوای گەورە ئەفەرمێت ئێوە ئەی باوەڕداران بۆ کاتێک بێتان ئەڵێن لە پێناوی خوای گەورەیە جیهاد بکەن ڕاپەڕن لە پێناوی خوای پەروەردگارە و لە پێناوی لێکراوانە بۆچی پێوەستن بە دنیاوە لە کاتێکە فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل ئەم دنیاە مەتاعێکی کەمە خۆشیەکی کەمە ئەبڕێتەوە بێگومان ئەو هەموو ئازار و ئەشکەنجەی کە مسلمانان لە پێناوی ئەم دینەیە تووشان هات لە هیجرەت و لە کۆچکردن و زۆر هەڵوێستەی زۆرمان هەیە هەڵوێستی زۆر گەورەمان هەیە کە چۆن کۆچیان کرد لەوانە دوای باسیەکەین ئوم سەلەمە چۆن کۆچی کرد ئەبوو سەلەمەی هاوسەری چۆن کۆچی کرد و هاوڵان چۆن کۆچیان کرد و دوایی چەندێک ئازار و ئەشکەنجیان توش بۆ ئیسلامە چۆن گەیشتە ئێمە بە خوێن و بە ئارەق و بە باوەڕداران بە ماڵ و نەفسی خۆیان ئەم دینیان بە ئێمە گەیاندووە ئێمەی مسلمان ئەو کاتە ئەبین بە کەسێکی بەهێز کە پەیوەست نین ماڵ و سەروەت و سامان هەمووی بەلامان و ئاسانە لە پێناوی دینی خوای پەروەردگارە دکتۆر وەکو باست کەرامانەی کە لێرەوە کۆچەکەن ئەی ئەوانەی لەوێ کە پێشوازیان لێ یەکەن دیسانەوە ئەمەش بابەتێکی ترە بۆی زیاتر لەمە تێبگەین با بێنینە پێشایی خۆمان کۆچ لە مێژووی ئیسلامیان لە مێژوژانی پەیامبەری ئیسلام لابێن ئەگەر کۆچەکەی نەکردای ئەگەر هاوڵانی لەگەڵیان نەڕۆشتنایە یەکسەر ڕەنگە لە مێشکی خۆمانە هەموو هەنێک کۆمەڵک بیرۆکەما دروست بکەواتە ئەوە ڕووی نەیەدا کاواتە ڕوویەدا بەم شێوە ئاسانتر لە فەلسەفەی ئەو کۆچە و گەورەی ئەو کۆچە ئەو گۆڕانکاریە جەوهریەی لە پەروەردە و ڕەفتار و گفتاری ئێستەی مرۆڤایەتی دروست بوو کە ڕەنگە هەمووی لە دوای ئەو هەنگاو بە هەنگاوینێ ئەو بیابانانەوە بوو بێ بەما ئاسانترە توانین باشتر لە فەلسەفەی کۆچ تێبگەین هەوکو وتم بەڕاستی ئێمە کاتی ئەمانەوێت لەبارەی کۆچەوە قسە بکەین و نەبین کاتی ئەمانوێت لە دەریای کۆچە قسە بکەین لە لێوارەکانیە بەدەم شەپۆلی ئەم گوڕداوە گەورەیە و نازانین لەکوێوە بچینە پێشەوە پاشان ئەبێمی مسلمان ئەوە وێنا بکەین کە بەڕاستی وەکو چۆن پێغەمبەری نازدار عەلەیهی سەلاتو وسەلام گەورەترین مەخلوقی خوددایە پیرۆزترین و خۆشەویستترین بوونەوەری خوای پەروەردگارە ئەو مرۆڤەیە کە ئەگەر مرۆڤایەتی کۆ بکرێتەوە لە کەسێکە ئەو لە پێغەمبەری خوایە ئەو مرۆڤەیە کە خوای پەروەردگار پێ ئەفەرمی وئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەو مرۆڤە بەڕەحم و میهرەبانەی کە خوای گەورە ئەوەندە میهرەبان دروستی کردووە کە نردوێتی بەشی هەموو جیهان بکات وما ئەرسەلناکە إلا رەحمەتەن للعالەمین دوای ئەویش ئەوێ بزانین کە هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام ئەوەندە گەورە بوون ئەوەنە پەروەردەکراوی گۆشکراوی دەستی ئەو پێغەمبەرە نازدارە بوون کە لەو ئاست و شایانەیە بن کە خوای گەورە هەڵی بژاردوون بۆی کە بم بە هاودەم و هاوڕێ و هاونشینی خۆشەویستترین پێغەمبەر عەلەیهی سەلاتو وسەلام بەڵێ بێگومان هەوڵان پێش پێغەمبەری خوای دووجار کۆچیان کردووە بۆ حەبەشە کەەوە کۆچە لە دارالکوفرەوە بۆ لە دارالخەوفەوە بۆ دارالئەمان
چونکە ئێمە هجرەت نوعی زۆرە زۆر جۆری هەیە لەو جۆرانەی کە پێش کۆچکردن لە دار الکوفرەوە بۆ دار الئیمان بۆ دار الئیسلام کۆچکردن بۆ لە مەککە کە دار الخەوفە ترسی لێ بۆ شوێنێک کە ئەویش دار الکوفرە چونکە بەڵام دار الئەمان بووە و کۆچمان هەیە لە داری معسیەتەوە بۆ داری تاعات وەکو چۆن ئەو کەسەی کە لە بەنی ئیسرائیل 99 کەسی کوشت بوو دوای کردی بە 100 کەس وتان کۆچ بکە لەو شوێنێک کە تاوانت تیا کردو بۆ شوێنێک کە تاوانی تیا ناکەیت کۆچەکەی لە دار البدعە بۆ دار السنە وڵاتێک شارێک هەموو بدعاتی و دژمنی سنەتی پێغەمبەری خوایە کۆچەکەی بۆ دار السنە بەڵێ هەوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڕاستی بەڕوح و بەجانیان ئامادە بوون بەڵکو پێیان خۆش بووە و پێشتریش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوو جار لە 2 ساڵی جیاوازە لە حەجە لە بەیعی عەقەبە یەکەم و بەیعی عەقەبەی دووەمە بەپەیمان وەرگرت لە هەوڵانی خۆی کە لە مەدینە بوون ئەوانەی کەم پێشتر مسلمان ببوون چونکە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا مصعب کوڕی عومەری ناردبوو کە یەکەم سەفیر و یەکەم نوێنەری پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەیشتە مەدینە مصعب وای کرد کە لە هەموو ماڵێکی مەدینەیە چرای هەڵکرابێت بۆیە خوای گەورە ئەفەرمی والذین تبوؤوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم ئەوانە پێشتر ماڵن ئامادە کردبوو خۆیان ئامادە کردبوو لە پێشوازیە بوون و پێیان خۆش بۆ کۆچ بکەن بۆلای ئەوانیش بە ماڵ و حاڵی خۆیانەوە و ئەبینین کۆمەڵی هەڵوێستی زۆر گەورەمان هەیە کە لە ئێستاە کاتێک کە کۆچ ڕوئەدات بێگومان ئێمە لە هەموو کاتێک ئەبینین کۆچبەران کە دێنە وڵاتێک ئەبین لە وڵاتی هەموو شتێک بەرزە بێتەوە نرخی شتومەک و خواردن و کرێخان و هەموو شتێک بەرزە بێتەوە خەڵک ئەڵێن هەل و فەسەتە بەوەی کە کۆمەڵی خەڵک هاتوون کاتی ئەبینین کۆچبەران لە باشووری مەسەڵەن عێراقەوە یاخود لە سووریاوە یاخود لە وڵاتێکی ترەوە کە لیانە قەومێت بەڵام زەمانی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم نمونەی وەمان هەیە کە ئەگەر نەنووسرایەتەوە و ئەگەر متمانەمان نەبوایە بەو ڕیوایەتانە ئەوە ئەبوو بە خەیاڵێک کە کەس باوەڕی پێ ناکرد لەوانە ئەبینین سەحابی وا هەبووە کە ماڵەکەی خۆی کردو بە دوو کاتەوە لەگەڵ مهاجرینە دوو خەزانی هەبووە وتۆتی وەرە خەزانێکم کەوێن نەک کاویان کە خۆم لێ بێزارم کاوێن کە تۆ پێت خۆشە من تەڵاقی ئەدەم تۆ بیخوازە بەڵام هەوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە کۆچیان کردووە لە مەککەوە بۆ مەدینە ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتەوە نەبوون بەڵام ئەمە هەلێکی باشە بۆ ئێمە کە بەراژنی خۆی مەداتێ باوەری گرم ماڵی خۆی مەداتێ بە نەخێر ئەوانیش بە هەمان شێوە لەو پەڕی خۆنەویستیا بوون لەو پڕ دنیا نەویستیا بوون چونکە بەڕاستی مسلمان وەختێک تامی ئیمانەکات کە هیچ شتێ نایبەستێتەوە بەم دنیایەوە جگە لە خۆشەویستی خوای پەروەردگار و ئیطاعەکردنی پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام کاک دکتۆر کە پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم دەگاتە مەدینە دروستکردنی مزگەوت یەکێک بوو لە ئەولیاتی ئیشکردنی و لەگەڵیشیدا پێویستی بە کۆمەڵی ڕێسا و یاسا هەبوو ینی کۆکسەر کۆمەڵی ڕێسا و یاسا و دەستوری داناوە بۆ مسلمانانی ئەو کاتە ئەمە تا چەند گرنگمە تا چەند پامێکی گرنگە لە هەم جێگەیەکە قاعیدێک سەرکردایەتی شوێنی کردکە دادگەری یاخود بە کۆمەڵی ڕێسا و یاسا ئەو شوێنە بەڕێبەڕێوە بڵێ دووبارە میسان دێنەوە سەر هەندەکانی کۆچ کە وەکو باسم کرد ئەچین هەر بارێکەوە هەر بوارێک و هەر سوچێکی ئەم هیجرەتە و هەروانەی کە هیجرەتە خۆی بەتەنیا قوتابخانەیەەکە هیچ لەو خاڵەی کە ئەهل العلم باسیەکەن هەم لە کۆچکردنی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم چونکە کۆچکردنی پێغەمبەری خوا تەشریعە بۆ هێن کەس دەڵێ بۆچی ئیمامی عومەر بە ئاشکرا کۆچی کرد بۆچی پێغەمبەری خوا بەدزیەوە کۆچی کرد بۆچی بۆشی بەڵام ئیمامی عومەر ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێت تەعبیر لە خۆی ئەکات و سنەتی ئەو سنەت نییە بۆ ئێمە بەمەک ئەو بکەین ئەو توانیت چوە دەرەوەی مەکە وتی چێ ئەوێت ژنەکەی بێوەژن بێت منداڵەکانی هەچی بابێتە پێشەوە لێم زانە شێتوانە نێ لە من کۆچ بکەم بەڵام پێغەمبەری خوا بۆچی پێغەمبەری خوا زۆر بە تەختیتەوە زۆر بە بەرنامە ڕێژیەوە کە پێغەمبەری خوا باشترین سەرکردە بووە و دوای هەزاران لێکۆڵینەوە دەرەکەوێت کە جوانترین سیفەتی قائید و سەرکردە چۆن سیفات زۆرە هەمی کۆ ئەبێتەوە لە چی الصادق الأمين خوای گەورە چۆن لە قورئانە باسی دو سیفەتی ترەکات القوي والأمين کە لە وەصفی موسا پێغەمبەرە پێغەمبەری خۆشمان پێشی بێتە پێغەمبەر الصادق الأمين بووە بۆیە پێغەمبەری خوا لە چوونی بۆ هجرەتە زۆر ئامادەکاری کردووە لە دابینکردنی ئەو دووڵاخەی کە خوان بۆ حازر کردو بۆ ئەو بەکر و ئەوەی کە ئەبڵای کوڕی ڕێقیت کە کاوەرای کافریش بوو بەڵام شوانی ئەبوو بەکر بووە چۆن هەموو ڕۆژە مەڕەکە ئەهێنێت و ئەو شوێن پێی پێغەمبەری خوا بووی کە دیار نامێنێت و چۆن ئەسمای کچی ئەو بەکر دێت خواردنیان بۆ ئەهێنێ و ئافرەت لەوەیە ڕۆڵی خۆی هەیە هەموو پێویستی باڵێسەکردن هەیە لەوێشە کە ئەچێتە مەدینە ئەبینین دروستکردنی مزگەوت کە مزگەوت گەورەترین قوتابخانەیە ئێمە وەکو مسلمان بەڕاستی کللتوری ئێمەی کورد و مێژووی ئێمەی کورد و ئەدەب و ڕۆشنبیری و هەموو
ژێرخانێکی مێژووی ئێمە و ژێرخانێکی ئەدەبی و کەلتوری ئێمە لە مزگەوتەوە سەری دەرهێناوە و مێژووی ئێمە بە پیتە پیرۆزەکانی ئیسلام نووسراوەتەوە و زانایان و کەڵەپیاوان و شاعران و ئەدیبان و شۆڕەژەرانی ئێمە هەموو پەروەردەی مزگەوتن بۆیە ئەبینین یەکەم شوێن کە پێغەمبەری خوا دروستی کرد وەکو شوێنێک بۆ کۆبوونی موسڵمانان وەکو زانکۆیەک وەکو ماڵێک کە موسڵمانان تیا کۆ بنەوە بێ جیاوازی یعنی بەبێ ئەوەی کە بینی ڕەش و سپی بینی عەرەب و عەجەم ئەبینین لە مزگەوتەیە سوهەیبی ڕۆمی و سلمانی فارسی و بلالی حەبەشی جابانی کوردی هەموو ئەمانە کۆ بنەوە بڵێ ئەمە خاڵێکی زۆر گەورە بووە و پاشان دروستکردنی ئەو وەسیقەیە بڵێن یان ئەو بڵێن ئەو دەستوری کە دایناوە پێڵن دەستوری مەدینە بەڵکو دایانرێت بە کۆنترین دەستور کە لەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتووە نهاتووە بۆ شارێک کە هەچی کەمایەتی هەیە لەوێتیایە بیسڕێتەوە هەچی جیاوازی هەیە بیسڕێتەوە یەکسەر جەنگ بەرپاکە بڵێت جگە لە ئێمە کەس نابێت لێرە بوونی هەبێت وەکو ئەمڕۆ ئەبینێت کەسێ زاڵ بێ بەسەر هەر شوێنێکە حیساب بۆ کەس ناکات و ئەشی توانی ئەوە بکات کە بڵێ ئەوەی جوولەکەی لێرە هەمویان خەتم عام بکەن ئەوەی کە کافرن بیکوژن بەڵام نە لەوێ بەسیقێکی داناوە کە هەمویان هاوبەشن لە پارێزاریکردن لەم شارەیە مافی داوە بە گاورەکان مافی داوە بە مشریکین و مافی داوە بە هەموو کەسانی کەشتن مسلمان نەبوون لەناو مەدینەیە کۆمەڵی خاڵی هاوبەشی داناوە کە هەمویان بەیەکەوە تا پەیوەست بن بەم خاڵانەوە هەمویان ماڵ و ڕوحیان پارێزراوە ئەمیش گەورەی پێغەمبەری خوا و واروها ئەوە ئەسەلمێنێن کە ئیسلام دینی ئاشتی و ئاشتی خوازی و قوبولکردنی بەرامبەرە و دینێک ڕێز لە مرۆڤ ئەگرێت و هاتووە بۆ بەختەوەرکردنی مرۆڤ نەک بۆ قەڵاچوەکردنی مرۆڤ و سڕینەوەی بەرامبەر. دکتۆر لەو لەم تۆقیتەیە لەم یادەیە چەندێک ئێستا پێویستمان بەو ڕێنمای و ئامۆژگاریە و یاخود زین و کردنەوەی و سونەتەی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ کە چووە شاری یەسریبی نەگۆڕی بە شاری ئیسلامی کردی بە شاری شارستانی دەوڵەتی ئیسلامی دانەمەزران دەوڵەتی مەدەنی دامەزان دەستوری مەدینە نەیوت دەستوری ئیسلامی دەستوری مەدینەی بوو بۆی ئەوانەشی کە لە دەرەوەی بازنەی ئیسلام بن بتوانن لە ئەمانە بن بۆ مەرجەی قەید و شەرتەکان نشکێنن کەچی ئێمە ئێستاکە واز لە دەرەوە ئەوانی دەرەوەی ئیسلام بێنی ئێمە لە ناو ئیسلامە لە ناو خۆمانە جاران ئەو گەرم و گڕووی برایەتی ئێستا بەداخەوە ڕۆژێک لە ڕبینین ڕۆژانە یعنی ئەوەندەی لەیەک دوورەکەوینەوە لەسەر ڕەنگی کاڵ و تۆختر لەسەڵ دەنگی بەرز و نزمتر ئەوەندە نزیک ناکەوینەوە ئەی کۆچیمان پێڵێ بۆ برایەتی وەکەوەی کەشیت کردەوە ئەلبەت ئەو دوو زاراوەی کە میشە بەکارهێت جۆمان لێ لە ئیعلامە حکوومەتی دەوڵەتی مەدەنی دەوڵەتی دینی لە ئیسلامە دەوڵەتی دینی نییە بۆ معنایی کە کۆمەڵێک کەسی خاوەندین وەکو لە ئەو مستەڵحی ئەوروپیە مستەڵحی کە دانراوە بۆ ئەو پیاوە ئاینانی کە لە دینی گاورە جوولەکەیە خۆیان کردبوو بە جێگەری خوای پەروەردگار لەسەر زەویە حاڵ و حرام بەدەست ئەوان لە ئیسلامە دەوڵەتی دینی بۆ معنایە نییە کە کەسانی ئاین یان پیاوانی ئاین بۆ خۆیان بە ئارەزوی خۆیان چیان پێخۆش بێ حەڵاڵیکەن بۆ خەڵک چیان پێخۆش بێ حرامیکەن یان دین بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربهێن یان ئەویان نەخێر لە ئیسلامە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مشرع بە ئیزنی خوای پەروەردگار ئیطاعی پێغەمبەری خوا ئیطاعیەکی سەربەخۆ نییە ئێمە ئیطاعی پێغەمبەری خواکەین چونکە خۆ ئەمری پێکردن کە ئیطاعی بکەین ئیطاعی ناکەین لەبەر کە پێغەمبەر محەممەد ناوی محەممەدە چونکە پێغەمبەری خوایە وخوای گەورە ئەمری کردووە وأطيعوا الله وأطيعوا الرسول دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کەسێک لە مێژووی ئیسلامە هیچ خەلیفەیەک نە راشدین نە لە بەنی ئومەیە نە لە بەنی عەباس بۆی نەبووە یاسەدا بنێت بۆی نەبووە خەڵک ئیلزام کات بەڵکو تەشریع یاسا بۆ ئەهلی علم بوو ئەوانیش ئیسڵات کردووە لە کتاب و سنە خاڵی دووەم ئەوەی کە بەڵێ ئەمڕۆ ئێمە مسلمان پێویستە خاڵی یەکەم زۆربەی کێشەکانمان لام وایە کێشەکانمان زیاتر کێشەی نەفسیە کێشەی دنیەویە لەبەر خاتی خوای پەروەردگار نیە تێنەگەیشتمانە لە دین و کوفر توانیوێتی ئێمە ڕاکێشێ بۆ ناو ئەو بازنەیە کە ئێمەش کاتێکە پێویستە بین بە دنیاوە لە پێناوی بەرژەوەندی تاکی خۆمانە ئەو خۆشەویستی براتی کە خوای گەورە بۆ ئێمەی دانەوە ناتوانین بیپارێزین و ئەو فقی خلافی کە پێویستە لەو ئێمە کاری پێ بکرێت کە ئێمە یەکتریمان قبول بێت و لە بین سەحابەشە جیاوازی هەبووە جیاوازی بیرڕا هەبووە حتا لە مەسائلی ئوسولی فقه ئایا لە زمانی پێغەمبەری خوا ئیجتیهاد کراوە ئایا لە زمانی پێغەمبەری خوایە بەڵێ سەحابە ئیجتیهادیان کردووە بەڵام مەرجعەکە دوای پێغەمبەری خوا بوو وەکو ئەبینین لە یەکێک لە غەزاکانە عەمری کوڕی عاص کە سەحابێک تازە مسلمانیش بووە و پێشتر هیچ بلو کەسانی کە زۆر دژمنایەتی ئیسلامی کردووە پێش فەتحی مەکە مسلمانە بێت لە یەکێک لە شەڕەکانە کە شەو زۆر سارد دەبێت ئەڵێ خۆتان مەشۆن تەیەموم بکەن یعنی لای وایە کە باتی خۆیان لە باتی کاتێکە لەشگران بوون
کاتی هەیە بڵای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەڵێ بوات کرد چۆن خۆتۆ ئەو ئشتیادت کرد کە پێدوتن خۆتان مەشۆن چکە لەوانێ بمرن زۆر سارد بۆشەوەکە بەڵکو بتەیەمون وتی خوای گەورم ئەو ئاەتە بیرکەوتە خوای گەورە فەرمێ ولا تقتلوا أنفسكم خۆتان مەکوژن ئیسلام ناتوە خۆتان بکوژن ئەبینین بەڵێ لە زمانی پێغەمبەری خوا ئیجتیهاد کراوە یعنی پێغەمبەر زیندووە هێشتان سەحابە ئیجتیهادیان کردووە لە عمری شەرع بەڵام دوایی ئەگەر ئیجتیهادەکان ڕاست بوو بێت پێغەمبەری خوا تێیدی کردوون ئەگەر ڕاست نەبوو بێت تێیدی نەکردوون دوای پێغەمبەری خوش صلى الله عليه وسلم أبين لبين الصحابة مدرسة ابن مسعود مدرسة ابن عباس أو جوازها أبو إمي مسلمان بيبسته هول دين لمسائل عقيدة واعتقاده جواز كان نهيالين بلام لبابد كان يترى زور مسألة زور شخصية زور كسيك أبين داعية زانايا كنا خلق قبولي هي خلق رقيلية بيته زور جا كسيك كنا خلق نوبانجي هي ياخذ كتابي زور على بازار ياخذ داعي خلق خوش شباب كسرك ترقان ليتي أنا زور ذا الشيطان وابئ ما كان بناوي إخلاص بأخواه دفاع كذا للسنة في غنبر ودفاع كذا للإسلام أو دفاع لأخوه ما نكين بوريابين تقولين نكين بيكوا من لا موابد وقت قصبته عليهم شيطان بيعمل توقصب دجمني خواليت توقصب كسيك على جهة إسلامك تو دفاع لإسلامك لكاتك خوانية أو كسوق بن مسلمان أنا بيبلهم ما مصيب الرئيس لو خالياته لا موايا هوش من والم إمام الشافعي رحمة الله عليه بيت أو عقلته قورية كي بداخل إما بس شافعي ناسين لويك ألين إما شافعي مذهبين بلان براسي عقلتي الشافعي زول إما قورتها وعقلتي الشافعي زول وكسان قورتها كانت أليتي الرأي صواب يحتمل الخطأ ورأيك خطأ يحتمل الصواب رأيك من راسته بلان لوانيه هلا بيت شكون نقطة قصبت وكم أبي متمانا بقصي خم بيت نقبل والله من دنياني بقصي خم من دنيام كقصي من راسته بلان لو أنا شهلا بيت قصيكتهم بيها ليه بس لو أنا شراس بيت بوي أفرميت إمام الشافعي خوي كاتك لقال لقى يونسي صدفيها بيكم مناقشة كان لبابتي كاد دواي سيركات براكي يونس توزع دلي دلجرام بوا دسي أجريت على ناكريد إما منوتو برايق بين بالا نشتى خلاف معنا ببيكو ناكري إما برايتي باريزين بالا نشتى خلاف بين من نابي هول دم هم كسبة بوي خون بوي بكم وصرني جواز كان جان لما ورام جان زورنا خوشكات هل كسبة بخوي وجوانا طبيعي خوي وجوانا أبي إمام عمر كساعتي خوي هي زار رحمة خوي لبي أبو بكر كساعتي خوي هي عثمان كساعتي خوي هي ابن مسعود في الفتوى كساعتي خوي هي ابن عباس لفتوى كساعتي خوي هي إما بو جوازون جوان بمرجيك هول دين لأصول اعتقادها لبيرباور منهجها إما يقبين بتعبتي لبرامر بكفرة إما يقدس ويجي من كفر يا إيمان بيبكاتو بجيك معنا بكات يا ربي دەست خۆش بێ تۆجان کاتمان تەواو بووە گە بە کورتی پیامێکی دیکەت ما بێ یان شتێکی دیکە کە گرنگە موسڵمانان پند و ئامۆژگاری لەو کۆچەی پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم وەربگرن. هەڵۆک باسم لە سەرەتاوە ئێمە هەرچەنە بڵێن ئێشتان ناگەینە تا ئێستا ئەو قسانی کە کردومانە لە لێواری هیجرەتایە بەڵام پێم باشە هەموو ساڵێک لە کاتێک کە یادی هیجرە دێتەوە چاوی بخشێنەوە بە کتێبەکانی مێژووە بە کتێبەکانی سیری ئەبینین کۆمەڵی هەڵوەستەی جوان بکەین کاتێک دوو خێزانی خۆشەویستی وەکو ئومو سەلەمە و ئەبوو سەلەمە کە پێشتر زۆر بخۆشە وەکو ئەوترێ بە خۆشەویستیەکی زۆر زەواجیان کردووە کاتی ئەبوو سەلەمە کۆچەکات نایەڵن ئومو سەلەمی خێزانی بەرێت و نایەڵن کوڕەکەی کە سەلەمەیە بیبا لەگە خۆیە بەڵکو قۆڵی سەلەمە ڕائکێشن تا قۆڵی دەرەچێت و لەیەکی جاکەنەوە ئەو کوڕە جاکەنەوە لە دایکیش و لە باوکیشی ئومو سەلەمە یەک ساڵی ڕەبق هەموو ئێوارەیەک بەگریانەوە چێتە دەرەوەی مەککە بۆی ڕێ بدەن بڕوا بەرەو بەرە مەدینە یەک ساڵ هەموو ئێوارەیەک گریاوە چۆتە لێواری مەککە نیانێشتۆ کۆچ بکات ساڵێک گریان بۆ مێردەکەی و گریانیش بۆ ئەو ڕۆڵەی کە لیان جا کردوێتەوە ساڵێک کە نە مێردەکەی خۆی بینیوە و کوڕەکەی خۆشی بینیوە ئەمانە بەڕاستی کۆمەڵ هەلوەستی جوانن هەڵوەستەیەکی تر سەبارەت بە ئیمامی عەلی ڕەضی ڕەحمەتی خوای لێ بە گەنجێکی تازە پێگەیشتوو دایانێ لە شوێنی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم کە لێ سوورە نەک ئەگەر سلەی سوورە ئەمشەو کۆمەڵە گەنجی بەهێزی هەر هەموو هۆزەکانی قوڕیش کۆبەتەوە هەمویان ئەچنە سەر ماڵی پێغەمبەری خوا بۆ کوشتنی پێغەمبەری خوا عەلی لە جێی پێغەمبەری خوا ئەخەوێت ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێت جلەکەی ئەوەدا بە خۆیان بۆی کە تاکید کەمە محەممەدە چۆن گرنگە کەسێک ئامادە بێت خۆی دابنێت بۆ ئەوەی کە بکوژێت لە پێناوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە پێویستمان بە کەسانێک هەیە وەکو عەلی لە خۆ بردە بن ڕوحی خۆیان لەسەر مشتی خۆیان دابنێن وەکو سوهەیب پارەی خۆیان بخەنە ژێر پێیانەوە وەکو ئەبوو سەلەمە و مسەلەمە ئەگەر لێک جابنەوە دوو خۆشەویست لێک جابنەوە بەڵام لە پێناوی خوای پەروەردگارە لایەن وایە ئێمە لە دنیاشە لێک بترازین لە ڕۆژی قیامەتە یەکە گرینەوە داواکان لە خوای پەروەردگار ئێمە و هەموو مسلمانان و هەموو خۆشەویستان لەگەڵ پێغەمبەری نازدار و هاوڵانە کۆ بکاتەوە لە باشتی بەرینە
في مقعد صدق عند مليك مقتدر. آمين. يا رب دەستخۆش بکات دکتۆر گیانی بەخێر أقرب هذا الشيء وجدته جزاكم الله خير. كان خوش به كاك دكتور عادل الشيخاني ماوەستەی زانکۆ و باخوازی خوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە والتنازل آخر.